جارێکی دیکە بەهۆی سەربنەکردنی بودجەی پرۆژەکە شەقامی 100 مەتری سلێمانی ڕوبەڕووی گرفت بووەتەوە. سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت بەهۆی دابینەکردنی بودجەوە شارەوانی سلێمانی کەوتۆتە فرۆشتنی زەویە نایابەکانی سلێمانی بۆ ئەوەی پارەکەی تەرخان بکرێت بۆ بەردەوامی پرۆژەی شەقامی 100 مەتری. ئێمە ساڵی پار وەکو ئەوەی کە تەشجیع بۆ ئەو پرۆژێ بۆی نەوەستێ هەستین بە ئاراستەکردنی نووسراو بۆ وەزارەتی شارەوانی لەگەڵ ئەنجومەنی وەزیران تایبەت باوەی کە چەند زەویەک بفرۆشین لە بەرامبەر ئەوەیە بۆی وەکو تەمویلێ بەکاری بێنینەوە بۆ شەقامی 100 مەتری بۆی نەوەستێ و بەردەوام بێ و تەواو بێ لەبەروی پرۆژێکی استراتیژی گەورەیە خزمەت بە هەموو خەڵکی سلێمانیە کات و لە ئێستادا ڕێکارەکان بەردەوامە و ئیعلانمان بۆ زیاد لە 10 قەتع کردووە 10 پارچە زەوی کردووە کە مزایدە بفرۆشین و پارەکەی بەکاربێنینەوە بۆ تەمویلی 100 مەترەکە. بودجەکەی بۆ سەرفەکرێ ئەو بودجەیەکە دەرچوو مەراسیمەکە لە زیادکردنی ئاشکرا بۆ کەسی کە دەرەچێت پارەکە لە حسابانی قەکادا ئەندرێت سەرفەکرێتەوانێ بۆ ئەو شەقامە. لەو بودجەکەی حکومەت کە بۆی تەرخانەکرێت بۆ نادرێ ینی هۆکاری چیە بۆ ڕاگیرە. ئەوە وابزانم لای هەمووان ئاشکرایە کە ئێستا لە قەیرانێکی دارایی قوڵین و کێشەی نەبوونی نەختینەمان هەیە لە بانقەکانە. قۆناغی یەکەمی پرۆژەکە 32 کیلۆمەترە لە تاسووجەوە بۆ گوندی دەمرکان. قۆناغی دووەمیش لە گوندی دەمرکانەوە بۆ تونێلی پێشڕەو. سەرۆکی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت شارەوانی سلێمانی کارێکی خراپی کردووە کە دەستی بردووە بۆ فرۆشتنی زەویە نایابەکان چونکە ئەوانە پێشەوەی هی شارەوانی بن مەڵکی گشتین دەبێت پارەی پرۆژەکە لە داهاتی ناخۆ سەرف بکرێت ئەوەی دەکرێت پینەوپەڕۆیە و پرۆژەیەکی وا گەورە بەم پچڕپچڕیا تەواو نابێت. بەداخەوە لە جاتیە ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بێن بودجەیەکی تایبەتی بۆ دابین بکەن کە بودجەیەکی نەختی نەبێت پێویستی بە قیست و پێویستی بە سلفەی مانگانە نەبێت بەڵکو پارەیەکی تەرخانکراوی بۆ دابین بکرێت. ئەنجومەنی وەزیران هاتووە بڕیارێکی کورچووک هەڵی دەرکردویش ئەو بڕیارەوەتانێ کە سەلاحیەت و دەسەڵاتی داوە بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی زەویەکانی سەرۆکاتی شارەوانی سلێمانی بفرۆشن و داهاتەکەی خەرج بکەن بۆ تەواوکردنی پرۆژەی شەقامی 100 مەتری. خۆی بەڕاستی ئەمە پرۆژەیەکەم پرۆژە گەورە کە نزیکی 400 ملیاری پێویستە بۆ تەواوکردنی بە زەویە نایابەکانی شاری سلێمانی تەواو ناکرێت. ئەو زەویە نایابانە مڵکی هەموو شاری سلێمانیە تەنها یەک پرۆژنێ نییە بەم شێوەیە لەبەر ئەوە ئەم بڕیارێکی کورچووکاڵە بڕیارێکە لە شوێنی خۆیدا نەبووە بەم شێوەیە. پێیان زانیوەتی داوا کراوە لە ئەنجومەنی وەزیران کە ڕەزامەند بێت لەسەر ئەوەی بەردەوامی پرۆژەکە لەسەر داهاتی 180 بەڕێوەبەرایەتی ئاچۆی سلێمانی بێت بەڵام بە نووسراوێک ئەنجومەنی وەزیران وەڵامی داوەتەوە داهاتی ئەو شوێنانە دەبێت بۆ موچە سەرف بکرێت نەوەک پرۆژە. ئێستاش پرۆژەکە لە نێوان کۆمپانیای جێبەجێکار و حکومەتدا ماوەتەوە بەپێی پێشبینیەکانیش بەم جۆرە بێت لە کاتی خۆیدا تەواو نابێت چونکە تا ئێستا تەنها 146 پرۆژەکە تەواو بووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.